باشه درباره وی مجاره ما میوانک هی برز دکتر عبدالله ورتی اندام نوی پارلمان کردستان و اندام فراکسیون تفکر اسلامی بیشمیان برای اصلاح شادی برسوان بردتن. بله. دکتر سلاوتان لبیتم کاتتان باش. اگر بابتک شون گرتنو بیت یا خود باولی چول کردن و چول نکردن بیت چی لبابتک اگورید کاتیک ماوی کی زور کمی پارلمان ماو بپی گفتگوی لانه کان بیرنگ تا شش مانگ حو مانگی دیگه پارلمان کارا بیت. ئێوە دەتوانن لەو چەند مانگەیە چی بکەن؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیدا پەرلەمان موەسسەسە و دامەزراوەیەکی تەشریعی گرنگە. ئێمە پێمان وایە بزوتنەوەی ئیسلامی کوردستان مافی خۆیەتی ئیستیحقاقی ئینتیخابی خۆیەتی کەوا دوای ئەوەی کە برایانی یەکگرتووی ئیسلامی کوردستان فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ویست و ئیرادەی خۆیان دەستیان لە کاری پەرلەمان کێشایەوە فراغێکی یاسایی دروست بوو بەپێی ئیستیحقاقی ئینتیخاباتیش کە ئەو لستی بەرەو ئیسلاحە لە نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی کوردستان پێکهێنرا بوو. کاندیدانی بزوتنەوەی ئیسلامی کوردستان سەرکەون بە تەئکید تا ئێستا لایەنە سیاسیەکانی کوردستان ڕێک نەکەوتونە لەسەرەوەی ئاخۆ لەم ساڵەدا هەڵبژاردن دەکرێت یاخود ناکرێت وەگەر برشکرێش بەلای ئێمەوە کێشە نییە. ئێمە لەو ماوەیەدا ئەتوانین ڕۆڵی خۆمان بژێڕین لە کایی سیاسی لە نێو پەرلەمان لە بەرگریکردن لە مافی هاوڵاتیان لەوەی کە بەڕاستی ئێستا کۆمەڵێک شت لە پێشە وەکو جەناب لە راپۆرتەکەی پێشیدا ئاماژەتان پێدا کە مەسەلەی پڕکردنەوەی شوێنی کۆمیسیارانە کۆمیسیۆنی هەڵبژاردنە لە ڕاستیدا ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە کە کۆمیسیۆنێکی حیزبیە لە نێوان 5 حیزبدا دابەش کراوە. ئێمە بە پێویستی دەزانین بەڕاستی ئەمە خەڵکانی لە هەمان کاتیدا یاسای هەڵبژاردن هەموار ئەکرێتەوە ئەمەش گرنگە و پەرلەمانیش کۆمەڵێک پرس و بابەتی گرنگ لەوانەیە تاوتوێ بکات چۆڵبوونی ئەو پەرلەمانە لە فیکر و ئایدیا و هێزر و تێڕوانینی ئیسلامی ئێمە پێمان وایە فراغێکی گەورەیە بۆیە هەر شتێک بێتە پێشەوە ئێمە بەرگری لە مافی هاوڵاتیان و خەڵکی کوردستانەکەی. باشە دکتور حتمما نەها وەخۆ ئامادە کردە هەندێک بێژن و بەرنامەدایە ئەم کارێن باش بکەن دەوان چەند مەهێن و ماینە کارێ پەرلەمنتویە وە چ پرۆژەیەک ئامادە کردە چ پرۆژە قانونێک ئامادە کردە ji بۆ vê çendێک و دسە بە ڕۆژێدا پێشکەشی هاوڵاتیان بکەن بژێن ددە ماوان چەند مەهاندا مەکاری بی کارێ بکەن. ئێمە یەکێک لەو پرۆژانە ئەوەیە کەوە هەمواری یاسای هەڵبژاردن دەکرێتەوە بە شێوازێکی زۆر نادادپەروەرانە کورسیەکان لە نێوان چوار بازنەدا دابەشکراوە لە نێوان هەولێر و پارێزگای هەولێر و دەهۆک و سلێمانی و هەڵەبجا. یەکێک لەوانە 2 کورسیان دیاری کردووە بۆ شاری هەڵەبجا کە ئەمە بەڕاستی نادادپەروەریەکی زۆر گەورەیە. ئێمە وەک فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کوردستان هەوڵی جددی ئەدەین بۆ زیادکردنی کورسیەکانی پارێزگای هەڵەبجا. ئەمە لەلایەکی تریشەوە بەڕاستی سیستەمی هەڵبژاردن ئەو سیستەمەی کە کاتی خۆی پەیڕەوە کرا ئێستا هێزە سیاسیەکان بە تایبەتی ئەو 5 لایەنە سیاسیە هاتوونە لە نێوانی خۆیاندا جارێکی تر دەیانەوێ ئەو کورسیانەی پارێزگاکان دابەش بکەن لە نێوان خۆیاندا. ئێمە هەموو هەوڵی خۆمانە خەینە گەڕ لە پێناو ئەوەی کە سیستەمی هەڵبژاردن بە شێوەیەک نەبێت کە حیزب دەسەڵاتدارەکان بێ بەڵکو تەنەوع زۆر گرنگە لە پەرلەمانی داهاتوو. بەڵێ دکتۆر عەبدوڵڵا ببوورە داخناتە بڕم لەوانەیە گرنگ نەبیت زێدەکردنا کورسیان و کێمکردنا کورسیان چون دەنگدەر دەبێژێتن ئەوە خزمەتە کەساتی و بەرپرساندانە کەسن وەکیوە دکارن ببن پەرلەمانتار و خودی موچەیەکێ باش دێ چکەن ji بۆ هاوڵاتیان ئەو هاوڵاتیان ku دەنگدایە هەوە چ خزمەتێکێکن چ پرۆژەیەک ji بۆ wan ئامادەیە زێدەکردنا کورسیا و کێمکردنا کورسیان لەوانێت بەرژەوەندی هاوڵاتیاندا نەبیتن. ئەخرەگەر بەڵێ من بەتەنها ئەوە ناڵێم بە تەئکید ئێمە پرۆژە و بەرنامەی خۆمان هەیە لە داهاتووی نزیکدا
فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کوردستان فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کوردستان گەڵاڵەی پرۆژەی خۆی ئەکا بۆ ژیانی هاوڵاتیان بۆ زانیاری جەنابەت ئێمە تا دوێنێ بڕیارمان نەدابوو بەشداری بکەین لە پەرلەمانی کوردستان بەڵام دوێنێ لە کۆبوونەوەیەکی بەرفراوانی ئەندام و لایەنگرانی خۆمان بەڕاپرسی بڕیارماندا بچینە پەرلەمانی کوردستان تا ئێستا بڕیارمان نەدابوو بە تەکید ئامادەکاری جددی خۆمان ئەەکەین لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا ڕای ئەگەیەنین کە فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی چ جۆرە پرۆژە و بەرنمەیەکی هەیە من نامەوێ پێش ڕووداوەکان بکەوم بەڕاستی فەراغێکی دەستوری یاسایی سیاسی کۆمەڵایەتی ئابووری پەروەردەیی زۆر گەورە لە کوردستانەیە هاوڵاتیان لە ژیانێکی سەختدان ڕێگاوبانەکان خراپن بەڕاستی کەرتی پەروەردە و تەندروستی خراپە خاوڵاتی هەموو مانجێ موچەی پێناگا بزوتنەوە بیرۆکەی هەیە مەشوەرەت ئەکا لەگەڵ کەسانی پسپۆڕ و خاوەن ئەزمون بۆیە ئێمە دوێنێ بڕیارمانداوە بە مفاجئە ڕاستەوخۆکە ئەو بڕۆین بۆ پەرلەمان بۆیە خۆمان کۆ ئەەکەینەوە هەزر و فکر و خۆمان کۆ ئەەکەینەوە ڕاوێژەکەین لەگەڵ کەسانی پسپۆڕ و شارەزا لەو بوارە یاسایی و تایبەتمەند بە تەکید ئێمە بەرنامە و پرۆژەی خۆمان لەو بوارانە ئەوەی خەڵک بە بارگرانی ئەزانێ زیاتر و بە دۆخێکی باشی نازانێ خانەنشینبوونی پەرلەمانتارانە ئێستا تەنها لەسەر فراکسیۆنی بەرەو ئیسلاح پەرلەمانتارانی فراکسیۆنی یەکگرتوو خانەنشینە بن و ئێوەش خانەنشینە بن ئێوە ئامادەن خانەنشینیەکانتان ڕەت بکەنەوە وەری نەگرن بەداخەوە بیرۆکەیەکی زۆر خراپ لەسەر پەرلەمانی کوردستان دروست بووە پەرلەمان وە لە پەرلەمانی کوردستان کراوە ینی هەر موچە و داهات و سەروەت من هەرگیز لەگەڵەوە نیمە پەرلەمانتار موچەیەکی زەبەلاحی هەبێ من لەگەڵەوەم بەڕاستی یەکسانی موچە بکرێت ینی هەر هیچ نەبێت دادپەروەریەک لە نێوان موچەخۆرانی هەرێمی کوردستان لە باڵاکان و موچەخۆرێکی ئاسایی بکرێ ئەو یاسایی کە کاتی خۆی کە یاسای چاکسازی دەرچوو لە پەرلەمانی کوردستان بەس بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست کاری لە کە سەر نەکرد ئەو کات من کە گوتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان پشتیوانی ئەو پرۆژە یاسایەمان کرد ئەو پرۆژە یاسایی چاکسازی کە هێزە سیاسیەکان ڕەزامەندیان لەسەردا شەن و کە و گفتوگۆیەکی گەورەی لەسەرکرا پێمان وایە ئەو یاسایە زۆر یاسایەکی باشە دادپەروەری دێنێتە ئاراوە لە نێوان موچەخۆری پلە باڵا و موچەخۆری ئاسایی بۆیە ئێمە دادپەروەریمانەوێ عەدالەتمانەوێ هەر یەکێک لە پەرلەمانتار پێویست ناکەم موچەیەکی زەبەلاحی هەبێت و فەرمانبەرێکی موچەیەکی کەم ئەبێ یەکسانی ڕەچاو بکرێ ئەمە ئەمڕۆ دەست بەکاربووینە ئێمە ئەمڕۆ دەست بەکاربووینە لە پەرلەمانی کوردستان کاتێک کاتی ئەوەش هات لە ڕاستیدا ئەو کاتی ئێمەش بڕیاری خۆمانە دەین بزانین کە چی ئەەکەین لەو بوارەیە زۆر باش ئەمە چاوەڕێ بن بزانن وێ چ بکەن ڕۆژێن داهاتیدا دکتۆر یەک مژارە ئەڤڕوو یا سوسیال میدیایەک و گەرم بوو ئەوژی سوێندخواردنا پەرلەمانتار لەیلا عەلی بوو کۆ بنیقاب بە دەگوتن بۆچی لە دەما بانگەشێ لەیلا عەلی بێ نیقاب و لێ لە دەما سوێندخواردنا پەرلەمانێ بنیقاب بەهاتە ناوە پەرلەمانێدا لە ڕاستیدا ینی باس لەوە ئەکرێ ئازادی کەسی ئەمە باز لەوە ئەکرێ کە دەبی هەموو کەسێک تایبەتمەندی خۆی هەیە لەیلا خانیش وەکو ئافرەتێکی بە حیشمەت و شکۆمەند و با بڵێین کە تاجی زێڕینی لەسرە بەڕاستی وەکو داعیەک بانخوازێکی ئیسلامی ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ناو خوشکان و ئافرەتان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا بەگشتی ئەمە بڕیاری خۆیەتی داویەتی حەز ئەکا بەو شێوەیە با بڵێین بە نیقابەوە بێتە پەرلەمانی کوردستان و پێم وایە ئەم ڕۆژ بوو بە حەدەسێکی گرنگ بوو بە هەواڵێکی گرنگ لە مێژووی کاری پەرلەمانی و سیاسی کە بۆ یەکەم جار ئافرەتێک بە نیقابەوە دێت لە سەر کورسیەکانی پەرلەماندا ئەنیشێ ئەمە پەیامێکی گرنگە بۆ هەموو ئافرەتانی کوردستان کە بەڕاستی دینداری خواناسی بەڕاستی
مژارێکی گرنگە لە ژیانی هەرماندا بە تایبەتی ئافرەتان بۆیە من پێم وایە ئەمەش کۆمەندی و ڕێز و تەقدیری بۆ دین و مەبدە و بیر و باوەڕی خۆیەتی و پێویستە هەموو لایەکیش ڕێز لەو ئیرادەیە و لەو ڕێگایە بگرن کە لەیلاخان باشەکە ژوێ پێکڤژیانە کو لە هەرێما کوردستانی هەیە دکتۆر عەبدوڵڵا وەرتی ئەندامی پەرلەمانتووە کوردستانی لە هەولێرت گەلمەوەی گەلێکی سوپاس.